ئەبوو عوبەیدە سێبەری کاریگەر و ئامانجی سەرەکی ئیسرائیل ماوەی 15 ساڵە مۆساد بەدواوەیەتی و سێ جاریش هەوڵی کوشتنی داوە لە ناوەندی ململانەی خوێناوی ئیسرائیل و حەماسدا. ئەبوو عوبەیدە وتەبێژی فەرمی لیواکانی قەسام باڵی سەربازی حەماس وەتا کارەکتەرێکی گرنگ هەمیشە بەدەم و چاوێکی داپۆشرا و جلوبەرگی سەربازی دەردەکەوێت. زیاتر لە 15 ساڵە ناوبراو یەکێکە لەو کەسایەتە دیارانەی کە ئیسرائیل بەگشتی و دەستگا هەواڵگریەکانی بەتایبەتی بەدوایدا دەگەڕێت. هاوکات سێ هێرشی بۆ کوشتنی ئەو ئەنجام داوە، بەڵام هەمویان شکستیان هێناوە. ئەو ئێستا نەک تەنها پەیامەکانی حەماس دەگەێنێت، بەڵکو خۆی بووەتە کارەکتەرێکی سەرەکی لە شەڕی دەرونی دژی ئیسرائیل. پەیامەکانی ئەبوو عوبەیدە هەمیشە بە زمانی عەرەبیەکی پاراو و ڕەوان دەردەبردرێن کە کاریگەریەکی گەورەی لەسەر هەست و سۆزی خەڵکی فەڵەستین و تەواوی جیهانی عەرەبی و ئیسلامی هەیە. دوایین هەوڵی بە ئامانجگرتنی دوێنێ ئەنجام درا، بەڵام سەرچاوەکانی حەماس ڕەتیان کردەوە پێوە بوو بێت. ئەمڕۆژ بنیامین ناتەنیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل لێدوانیدا کە شوێنێکی ئەبوو عوبەیدەیان کردۆتە ئامانج، بەڵام دڵنیانین لە کوژرانی. ئێوارەی ئەمڕۆژ وەزیری بەرگری ئیسرائیل ڕایگەیاند ئەبوو عوبەیدەمان کوشتووە. تا ئێستا ئاستی زانیاریەکە دیار نییە، بەڵام بوونی چاوی بەرپرسانی ئیسرائیل بەڵگەیەکی ڕوونە لەسەر ئەوەی کە ئەبوو عوبەیدە چەندە ئامانجێکی سەرەکیە بۆ ئیسرائیل و چەندە بە مەترسیەکی جددیدا دەنرێت. دەستگای هەواڵگری شاباگ لەم بارەیەوە پێشتر وتوویەتی هەموو کەسێک هەڵە دەکات و ئێمە چاوەڕێین ئەبوو عوبەیدەش هەڵەیەک بکات بۆ ئەوەی بکەوێتە تەڵەکەمان.